الإسلامي قلت معنى الشلينوا أو خدمة جزارية كتفصلي برادراني فارسي ذكرت قلق زورترا لو خدمة جزارية كتفصلي برادراني يشتي كراوة أما ودلين يعني بين صاف ودشلين وبوخوش عندنا إذا كان عندك شيء كنسيوري برادراني يشتي هذا سيوري فارسينيا يعني عندك يعني أو نار زاي ونار حتى فكرتني بوي تجارته تو أوان دليل يوم تكلم خدمة اسمعك زي ما داي بوي خدمة زور ما كتير كثير ما كره برات إيمان نتصرف داي نا سروت السامان كردستان شبردستيه ما كاتي كسروت السامان كردستانيش هذا بردستيه ما خلق دتواني قليما لك محاسبة ما مكاتم طالما إيما وكوكم الإسلامي شاناتي كي ودفين برنامج تخشين من دانا وكخلقية مسلمان ورسولوته خلق الدين أمانة كان ينبدأت اتفاق ودقين الديان والصدان ماوي هجار وفقير معنا ودان فردوته وخلقية لسر بشت كوتوكا بلا ما مثلا درامتي شي نبوه ناردو معنا بوزروي ولاتو بلا ما مثلا واني ودارم لقل بريس كان محمود صنعاوي داي مكتب سياسي كتينش معنو وبريس موسام ملامرون داي مكتب سياسي كومالي اسلامي يودارم هل كان لسيل تلفون بمعنى وتكن او بريكي چەند خولێکی مانەیە دواتر گفتوگۆکەمان درێژەی پێدەین و پێم خۆشە بیسەرانی بەڕێز ئاگادار بکەم جارێکی تر توان ڕاستەوخۆ بە مۆبایل بەم ژمارە تەلەفۆنە 0 ڕاستەوخۆتانن لە ڕێگەی ناردنی SMS و پرسیارن هەبێ ئاڕاستەی هەردوو میوانەکە بکەن بەڵام داواتان لێ بکەین با نووسینەکەتان بە شێوەی لاتینی نەبێت بە شێوەی کوردی بێت و ناوی خۆتان و شوێنەکەتان بنووسن خۆشەویستان ناوبڕێک ئامادەی و دواتر دێن وڵاتان بۆ تەواوکردنی گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز محمود سەنگاوی دای مەکتەبی سیاسی گوێتنی نیشتیمانی کوردستان و بەڕێز مامۆستا مەلا مەروان گەڵاڵی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ گفتوگۆکەمان ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا مەروان گەڵاڵی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی و بەرپرسی پێشووی مەکتەبی عسکەری کۆمەڵی ئیسلامی کە ئێستا کۆمەڵ و مەکتەبی نەماوە ولقل بريس كاغ محمود صنعاوي دائما مكتبي سياسي كتير اجتماعي كردستان لسردوخي اساي كردستان وبرجاي تكني نظام كانوا هيزي فيش مرجع بو هيوركرنيان بو كنترول كني بارودوخ كبردام كاغ محمود صنعاوي هيك لو برزاني كالرجين ادني اسمه بالتالي كرولا ايو بوشي سراي ازاديتان داجيت كدوا بو يستا خوبشاندان تو تناو كوچو قلان كان ايو كتانوايا بكنترول كني او سرايا كخوبشاندان كان كو بوتيا تواني تاع داخل كنترول كان ياخذ خۆپشاندانەکان زیاتر بنەو کۆڵانەکان سەر بۆتەوە من جارێدوو بچایتی جەنەت مامەسا وەڵامەدەمەوە کە باسی داهاتەکانی کوردستانی کرد داهاتەکانی کوردستان لە پەرلەمانی کوردستان دابەشکراوە بەسەر وەزارەتەکانە کە ئەوان خۆیان ئەندامی پەرلەمانیان هەیە لەو پەرلەمانەی کە ئەو بودجەیە کە دابەشکراوە دووەم ئەو بودجەیە کە دابەشکراوە دەستەی چاودێری دارایی بەسەری وێتی و مامۆستا توانێت داوا لە پەرلەمانی کوردستان بکە کە لیژەیە پێک بێن بۆی دان و پارەیە چۆن سەرفکراوەیە دووەم ئەڵێ ئێمە هاوکاری خەڵکمان کردووە ئەوەی جەناب مامۆستا جاری وا هەبووە بۆ نمونە لە سەیسان جارێ گۆشتیان بردبوو بۆ ماڵێ دوایی کە گەڕابوونەوە بۆیان دەرکەوتەوە ئەندامی خۆیان لێ چوو بوو گۆشتەکە بێنەوە لە ماڵەکە لەبەرەوە جەنابی مامۆستا خزمەتی حزبەکەی خۆی لایەنگر و ئەندامەکانی خۆیان لەبێ خزمەت یەک کەسیان نەکردووە باش ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە حکومڕان بوون ئێوە ئەندامان ئێوانتان مەحروم نەکرۆ لە دامەزراندن و پێدانی زەوی و ئەو جۆرە شتانە نەخێر ئەگەر داهیمان بکردایە ئەگەر مەحروم بکرایە لە دەرگای تەندروستی ئەوەنیان لێهێنا لە جێگەکانی لە دایرەکانی تر ئەوەنیان لێهێنا لەبەرەوە لە دایرەکانە هەن لە زۆر جێگان کادری باشیان هەیە لە نگا کادرێکی زۆر باشە کە ئینسان ئەکرێ زۆری خۆش بێ ئەکرێ دەستخۆشیشی لێ بکات ئەوە وانە دووەم باسی ئەو هینە تاکە سەرای ئازادی بن پێم وانی ئەوەی سەرای ئازادی بێ لەبەرەوە چەندین ڕۆژە لەوێ خەڵکیان خۆ کردوەوە ماڵی خەڵکیان کاول کرد دوکانی خەڵکیان کاول کرد خەڵک ژیانی وەستاوە اقتصادی خەڵک وەستاوە سلێمانیان کاول کرد ئەوان جێگایەکەیە لە ناو پارکی ئازادی سلێمانی کە دانراوە بۆ ئەو کەسانەی کە گلەی گازدان هەیە باچن لێ هەموو کەس کۆ بکەنەوە داوای حەقی خۆیان بکەن بەڵام شەرتە لە ناوەڕاستی ئەو شارە بۆی کە دوێن لێەوە بڕوا ئەوان بە شێوەیەکی زۆر دیکتاتۆرانە معاملەیان لەگەڵ خەڵک کردووە ئەگەر خەڵکێک بە خازاجی ئەوان قسەیان نەکردوێت سەد چقیانتیاڵە بۆ نمونەی گوێتان لەو خوشکە بەڕێزە بووە ئەوین حەمامین کە چواوێ و ئەوین ڕەنگا بۆ هینی چوو بێ بۆی ڕای خۆی دەربێ بەڵام دایان ناو دەنیا لێ دەریان کرد ئەگەر هەنێک کەس و کاری فریان نەکەوتا بێ حرمەتی جاتیان پێکرد لە چەندین کەساندا لە دکتۆر بارۆز مەحموود جاتاندا کە ئەندامی حیزبێکی سیاسی نییە لێ تەنیا لێوە ڕەتبووگرتیان لێیاندا
ئەو سەرای ئازادی نییە بەڵکو سەرای دامەزراندنی دیکتاتۆرێتێکی تر لە کوردستان. بەڵێ ئەبەم جۆرە تونوتیژانەی کە هێزە ئەمریکان بەکارهێنرێ کە ئەمڕۆ کۆسەدرە سۆڵ جێگەی سکرتێری جێتی نیشتمانی کوردستان لە لێدوانە کە ئەڵێ ناکرێت بە تونوتیژی وەڵامی خۆپیشاندەران بدەنەوە. ئەکرێ ئێوە تونوتیژی وەکو کارتێکی فشارێک و وەکو خیارێک بەکاربێن بۆی کە خۆپیشاندان لە شارەکانی کوردستان ڕۆندا بە تایبەتی لە شاری سلێمانی؟ ئێمە لەگەڵ ئەوەیان کە خەڵک خۆپیشاندان بکە بەڵام وەکو پێم وتی بە پێی یاسا و دەستوری ئەو وڵاتە لەسەر چاو خەڵک بڕوا داوا تەقدیمکە و ئیجازە وەرگرێ و بێتن کە ئیجازە وەرگرێەوە کەفیلێ ئەوەی بێ کە پەلاماری ماڵی خەڵک نادرێ خەڵک ئەجر نادرێ وەکو ئەوەی لە کەلار پەلاماری دوکانی هەنێ خەڵکی هەزار و فەقیر فڕیاندا دوکانەکانیان سوتان بازاڕی ئەحمەی حاجی فاتمیان شکان. کاک محمود ێستا دەنگۆی ئەوەیە کە هێزی سەربازی سەر بەسپای عێراق ئەوێت پێشڕەوی کا بەرەوهێنی کوردستان بۆ کۆنتڕۆلکردنی دۆخەکە و بۆی کە هێزی پێشمەرگە بەوتەی هەندێک لایەن کە هێزی پێشمەرگە ئێستا بێلایەن نیە هێزی عێراقی ئەوێت پێشڕەوی کا بەرەوهێنی کوردستان پێمان خۆشە لەسەر زای دران زانی ئەو دەنگۆی چەند ڕاستە؟ ئێمە بە هیچ شێوەیە ڕێگە نادەین نەک بێتە کوردستان پێم وتون لەوێ ئەوە فەریق حکم تاریخ قایدی عملیاتی دیارێ وتومە یەک دەسانتینە جوندیەک پێ بخاتە سەر ئەو ناوچەیە ئەو دەسانتینە برمەوە هێزم دانیاوە لەوێ یەک سەرباز پێ بخاتە ناو خاکۆ. کاک محمود یعنی دەنگۆکە ڕاستە یعنی کاک محمود یعنی دەنگۆکە ڕاستە دەنگۆی کە هێزی عێراقی بێوێت تەداخل بکات؟ ناکە هیچ شێوەیە تەداخل ناکە. یعنی دەنگۆیەک هەیە تۆ شتێکی وایە؟ نا ئەو دەنگۆی ڕاست نییە من لەو ناوچایان با مامۆستا جەنابی بێتی ئەوەی نوێنەری خۆتان بێنن باس بینێ بچینە ئەو ناوچانە بزانە ئەسڵ لە هەندێک ڕەبایە زیاتر هیچ هێزێک لەو ناوچەیە. سپاس کاک محمود. مامۆستا مەروان ئەم بەیانی بەپێی هەواڵی ڕاگەیاندنەکانی کۆمەڵ ئیسلامی بەڕێز مامۆستا هەورەمان گەچێنەی کە وتار یان وتاربێژی یەکێک لە ڕۆژەکانی هێنی بەردەرکی سەرای شاری سلێمانی بە وتاردا و دەستگیر کراوە و پێشتری ژوازام هەڕەشەی دەستگیرکردن لە چەند ئەندامێکی ئێوە کراوە و ئێستا کۆمەڵی خەڵک دەوری بارگای کەناڵی ئاسمانی پێیان کۆبوونەتەوە. ئێوە تا چەند وەڵامەکانی کاک محمود سنگاوی قەناعەت بەتووە کە هێزی پێشمەرگە یەک بێلایەنە دوو بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان؟ وەڵام پێشەوەی کە پێم خۆشە دوو ناو بدەمە پێم خۆشە کە قسە دەکەین قسە بە ئەرقام بکەین و بە ناو بدەین. کاک محمود پرسیار دەکات دەڵێ بەس خزمەتی خەڵکی خوا دەکرم دەڵێ وانیە لەگەڵ ڕێزم بۆ کاک محمودی بەڕێز ئەمن بەس دوو ناوی دەدەمێ و کۆندەی کە زۆرترماندایە دوو خانیمان دروست کردووە لە بەرنامەی بەخشین دەچیان لە خەلیفانە هەموو خەڵکی خەلیفان دەزانێت کە و ماڵە پارتیە و هێچش لە دۆڵی خانەقا بۆ عائلەیەکمان دروست کردو بڕۆ لە خەڵکی خانەقا بپرسە هەموو خەڵک دەزانێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەدەیان فەقیری دیکەش کە سەر بە پارتی و یەکێتین خزمەتمان کردوون بەڵام شانازیە بۆ کۆمەڵ ئیسلامی خزمەتی خەڵکی خۆی بکە هیواداریشین برادرانی یەکێتی خزمەتی خەڵکی خۆیان بکەنەوەی یەک دوو گرتنی مامۆستا هەورامان و گرتنی من و گرتنی هەر کەسێکی دیکە ئێمە ئەمیری کۆمەڵی ئیسلامی جیراکە مامۆستا عەلی باکێ بوو 22 مانگ لە سزنی ئەمریکا بە هەموو شێوەیەک شکایەتی پێکرا کە بەڕاستی پێی گەورە بوو. بەڵام ئەوە هێزێکی ئەمریکا گرتی خۆی هێزێکی ئەمریکا گرتی بەڵام ئەمەوەش دەڵێن هێزی ئەمریکا گرتی بەڵام ئێمە ئەگەر بۆ خۆمان لە ناو خۆماندا تۆکمە بین ئەمریکاش ناتوانێت کەسمان بگرێت. ئەگە ئێمە وەکو میلەتی کورد تۆکمە بین و هاوکاری یەکتر بکەین دەستبار بۆ یەکدیکە بگرین خەڵک ناتوانێت زوڵ مستەمان لێ بکات بەداخەوە دەڵێن. بەڵام گرتنی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لەلایەن برادرانی یەکێتی بەڕاستی ئەوە نقطەی قووەتە بۆ ئێمە گوتومانە خەباتی خۆمان بەردەوام ببین لە خەباتمان و بمانگرن بمان کوژن بریندارمان بکەن ئێمە ئەو خەباتی کە دەستمان پێ کردو لەی پاشەکەس نبینەوە و شانازیشی پێوە دەکەین. بەس پێم خۆش یەک خاڵ وە بیر کاک محمود بێنمەوە بەردەرکی سەرای ئازادی نقطەیەکی قووەت بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نقطەیەک بوو لە ناو هەموو خەڵکی ڕۆشنبیر و وڵاتان. پێ دوای ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو نقطەی قووەتەی لە ئەو نقطە قووەتەی لە دەستا بەچی بۆی کە یەکێتی بەوە مەشهور بوو کە ئێمە یەکێتی دەناسین بەوە مەشهور بوو کە ڕێی مخالف استیعاب دەکا یەکێتی سینجی فراوانە یەکێتی تەقەبولی ئەوە دەکا کە خەڵکێک ڕەخنەی لێ بگرێ خەڵکێک ڕوبەڕووی ببێتەوە بە وەکو خۆیان دەڵێن بە زوبانی گوڵ کە و خەڵکە هەتا ئەمڕۆژ بە زوبانی گوڵ و بە قسەی خۆش ڕوبەڕوو بۆ تۆ لەگەڵیان بینیمان کە خەڵکەکە چۆن معامەلی لەگەڵ برایانی پێشمەرگە برایانی ئاسایش برایانی شڵتەوەوانە دەکرد بەڵام یەکێتی بەداخەوە دەڵێم یعنی ئەو نقطە قووەتەی لەدەستدا بۆی کە بە قووەت خەڵکەکەی لادا ئەوڕۆ کە زەمانی قووەت نەماوە ئێمەگە بتوانین بە قووەت
خلق لدركي برسل لدركي آزادي شوركي بلقونات واني أو بيرو باور أو قناعتي كالدلي دايا كوتاي كيبين حتى قيامتي شوق وتقوها اللين دري نادية أو راسي ما مستمرون كاكترين لشاري هولير كان رجية في مصر فتاري كرو لب يو أوبوزيشن بول لشاري هولير خبشان دار ناكن يوم ما بس عن لير روبنويه دي كتير اجتماعي كرتان بول يولي خبشان دار ناكن يوم ما بسمان يشتين اجتماعي وما بسمان بارتي ديمقراطي كردستان نيه ده مثلا خبشان دار داري مو أوبوزيشن داية تانكش نيما نا قوران نا يقرتو خوما نكدو نخاوني وشارع بلنكاك أو شارع إيمي أو من ندخرو شاوة بل لهوليرش بداخل وضل مظاهرة كراو بلان مظاهرة كان سركوت كراون أما قلتو معنا أو آزادي كليون دري بوليران أو رأي بين دراو براسي يعني هو نما شادو توه كاتك أو خوكا